مۆسیقا، گۆرانی و سەما و شادی لە حەشارگەکان هاتوونەتە دەرەوە. نەورۆز دەرفەتێکە بۆ بیرکردنەوە لە گرنگی خۆشی و شادی لە ژیاندا. دەروون ناسیە کۆمەڵایەتیەکان دەریان خستووە شادی و خۆشی لە شێوازە جۆراوجۆرەکانی وەک سەما و هەڵپەڕکێ، ئاواز و مۆسیقا و ڕێوڕسمی جەژن و بۆنە جۆراوجۆرەکان دەتوانێت یارمەتی دەربێت بۆ کەمکردنەوەی گوشاری دەرونی و بەهێزکردنی سیستمی بەرگری لەش و درێژکردنەوەی تەمەن. هەروەها شادی دەتوانێت ئەو مرۆڤە هاوچارە نووسسازانەی کە دەبنە هاوبەشی شادی و خۆشی یەکتر یەکگرتووتر بکات. ڕێوڕسمەکانی نەورۆز لە کوردستان لە زومرەی ئەو نەریتە پێشڕە و پڕبایەخە جەماوەریانن کە خەڵک بە وشیاریەوە بە مەبەستی پەرەپێدان بە شادی و خۆشی کەڵکی لێوەرەگرن. وەک نەریتێکی جێکەوتوو لە ڕۆژانی جەژندا خەڵک سەردانی بنەماڵە ماتەمبارەکان و بەتایبەت بنەماڵی گیانبەخکردوانی دەستی ڕژیمی ئیسلامی و جەژن و شادی خۆیان لەگەڵدا بەش دەکەن. خەڵکێکی کە لە پەرەپێدانی فەرهەنگی ماتەمینی، شینگێڕی و لە خۆدان بێزار بوون، لە هەر دەرفەتێکە بە سەما و هەڵپەڕکێ و دەربڕینی شادی و خۆشی دەچنە شەڕی ئەو فەرهەنگە کۆنە پەرستانە و دواکەوتوانەی کە کۆماری ئیسلامی لە ڕێگەی ناوەند و ڕاگەیەنەرە گشتیەکانیەوە بانگەشەی بۆ کات و پەرەی پێدات. ڕژیمی ئیسلامی لە جەژن و شادی خەڵک دەترسێت. ئەم ڕژیمە نەک هەر لە نەورۆزدا، بەڵکو بە درێژایی ساڵ نایهەوێ بزەی شادی و خۆشی بکەوێتە سەر لێوی خەڵک، خەمۆکی و ناومێدی و بیهێوایی خەڵک هۆکارە بێت بۆ درێژەی تەمەنی کۆماری ئیسلامی. ئەم ڕژیمە کۆمەلگایەکی ملکەج و گوێڕایەڵی دەوێت کە تێیدا مرۆڤەکان لە ئاس ئەو چارەنووسەی کە ڕژیم بۆی دیاری کردوون سەردا بنوێنن. ڕێوڕسمەکانی هاوسەرگیری بە بیانووی ئەوەی کە تێیاندا حیجابی ئیسلامی ڕەچاو ناکرێت و مەودای نێوان ژن و پیا و لە بەرچاو ناگیرێت تێک دەدات. ڕێگری دەکات لە بەڕێوەچوونی کۆنسرت و مۆسیقا. ئەو گەنجولاوانەی کە لە بۆنە جۆراوجۆرەکاندا لە دەوری یەکتر کۆ دەبنەوە و ساتێکی خۆش بەیەکەوە بەسەر دەبەن دەداتە بەر ئەزیەت و ئازار و سوکایەتیان پێکات. لە ڕاستیدا ئەگەر دنیا بەویستی ڕژیمی ئیسلامی ئێران بووایە، ئەم کۆمەلگایە دەبوو بە درێژایی ساڵ و هەموو ڕۆژێک بە بیانووی جۆراوجۆر ڕەشپۆش و ماتەمبار بێت. بەڵام زۆربەی هەرە زۆری خەڵکی ئەم کۆمەلگایە بەرامبەر بە ڕژیمی ئیسلامی سەریاندا نەنواندووە. هەروەک دەبینین مۆسیقا و هونەر و گۆرانی و سەما و شادی لە حەشارگەکان هاتوونەتە دەرەوە. مراسمەکانی چوارشەممە سووری و نەورۆز لە زومرەی ئەوانن لە بەرامبەر فەرهەنگی کۆنەپەرستانەی زاڵدا خۆراگری پێشکەوتن خوازانە سەری هەڵداوە. حکوومەتی ئیسلامی هەوڵەدات سەرجەم بوارەکانی وەرزشی، هونەری، فەرهەنگی، پەروەردەیی و تەنانەت زانستیش کۆنتڕۆڵ بکات و لە پێناو خزمەت بە ئامانجی کۆنەپەرستانەی خۆیدا بەکاریان بهێنێت. لەم پەیوەندەدا سەما و هەڵپەڕکێ بۆ ڕژیمی ئیسلامی لە زومرەی بابەتە قادەغەکراوەکانە و کەسایەتیەکانی ئاینی شیعەش لە زۆرێک لە فتووەکانیاندا بەکردەوەیەکی حرام و وروژێنەر ناویان بردووە. بۆ نمونە بە پێی فتوای خومەینی سەما و هەڵپەڕکێ بە تەواوی حرام کرا. لەم ڕووەوە سەما و هەڵپەڕکێ لە بازنەی هونەرە ڕێگە پێدراوەکان لەلایەن دامەزراوە هونەری و فەرهەنگیەکانی دەوڵەتەوە دوور خرایەوە. ئەگەرچی ڕژیم هەرگیز نەیتوانی پێش بە بەڕێوەچوونی جۆراوجۆرەکانی سەما و هەڵپەڕکێ ناوچەیی بگرێت، بەڵام سەما و هەڵپەڕکێ بە واتای هونەری پەتی دوای 45 ساڵ هێشتا هەروە قەدەغەیە و شەڕی کۆماری ئیسلامی لەگەڵ مامۆستایان و ڕاهێنەرانی ئەو هونەرە و سەماکاران بەردەوامە. لە ماوەی ساڵەکانی دوای سەرکەوتنی شۆڕشی 1357 زۆر جار سەماکەران و ڕاهێنەرانی ئەم هونەرە دەست بەسەر کراون و شوێنەکانی ڕاهێنانی سەما داخراون. ئەگەرچی شەڕی کۆماری ئیسلامی لەگەڵ ژنان، سەما و هەڵپەڕکێ، شادی و خۆشی و ژیان هەروە بەردەوامە، بەڵام حکوومەت نەیتوانیوە نورم و شێوازەکانی خوازراوی خۆی بەسەر ژیانی خەڵکدا بسەپێنێت. بە تایبەتی ئەوەی کە ئەمڕۆ لەم بوارەدا زۆر دیار و سەرنجڕاکێشە ئەو واقعیەتەیە کە لەو کەش و هەوای کە شۆڕشی ژن ژیان ئازادی خوڵقاندوێتی، ئەم بەرخۆدان و خۆراگریە ئاستێکی گەلێک بەربڵاوتر و بوێرانەتری بەخۆیەوە گرتووە. خەڵک لەم بابەتەوە ئەزمونێکی زۆریان بەدەستهێناوە و بە شێوازی جۆراوجۆر لە کات و شوێنی گونجاودا فتوا و یاساغەکانی ڕژیم تێدەپەڕێنن. کۆماری ئیسلامی لە بەرامبەر شادی و خۆشحاڵی خەڵکدا سەری لە بەردراوە و هەوڵەکانی لەم بوارەدا بێئاکام بوون و لەگەڵ شکست بەرەو ڕوو بوونەتەوە.
ئەم شادی و خۆشەویستیە بۆ ژیان هەمان ئەو هێزەیە کە دەسەڵات تووشی ترس و سەرلێشێواوی دەکات.